من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دیاردەی لێخۆڕینی ئۆتۆمبیلی میری لەلایەن فەرمانبەر و بەرپرسانی وڵاتەوە. 28 ساڵە هاوڵاتیان گلەی لەوە دەکەن کە ئۆتۆمبیلەکانی حکومی میری لەلایەن فەرمانبەر و شۆفێران و بەرپرسانی ئەو وڵاتەوە بە شێوەیەکی نایاسایی بۆ کاری شەخسی بەکار دەهێنرێت. ئێستا حکوومەت بڕیاری داوە کە بۆ لە مەودووە دەبێت لۆگۆیەکی تازە لەو ئۆتۆمبیلانەی کە پێی دەگوترێت ئۆتۆمبیلی میریان حکومی بدرێت بۆ لە مەودووە لە دوای دەوامەوە نابێت بە هیچ شێوەیەک فەرمانبەران و بەرپرسانی ئەم وڵاتە ئۆتۆمبیلی میری بەکاربهێنن. ئەم بڕیارە بەکوێ گەیشتووە؟ فەرمانبەران چی دەڵێن؟ هاوڵاتیان سەبارەت بەم دیاردەیە ڕاو بۆچوونیان چییە؟ دیاردەیەکێن ناو کۆمەڵگەی ئێمە لە ناو دام و دەستگاکانی حکوومەت بەشێک لە بەرپرسان مدیرە عامە ڕاوێژکە ئۆتۆمبیلی میری حکومی لۆ کاروباری تایبەتی خۆی بەکاردێت. زۆرەوە لە 28 ساڵەوە خۆ ساڵ نییە 28 ساڵە هەرەوەڵە لە بیدایەتی حکوومەتی هەرێم دروست بە ئەو ڕۆتینە هەیە. بەرپرسە سایقەکەی لە خزمەت ماڵەیە، سارەی دایرەیە، بنزین هەموو لەسەر حکوومەتیە. دایرەی دەبێ کچی پێدەباتە مەکتەبێ، کوڕی پێدەباتە کولیەی، دێ بازاری لێ دەکاتە سایقەکە، ئەوە چێ مدیرە. ئەزا ئەو 28 ساڵیشە حکوومەتی بەرپرسانە. بەرپرسەکە هەموو دەوڵەمەند بن، فەقیریش هەم فەقیر دەبی. باشە چ بەو فەرمانبەرانە دەڵێن ئەو ئۆتۆمبیلانە بۆ خۆیان بەکاردێن بۆ شتی شخصی؟ هەڵای دەکەن ئەوەی هەڵەشی گەورەیان کردێت داوایان لێ دەکەم واز بە و دیاردەی بینن بەڕاستی ناشیرنە. بەخۆی سیارە خۆی هەیە بنزینی سەرف ناکەی خۆی پێ هەتا دەستنە سەفرەش کاکە سەفرەش هە سیارە خۆت بینیوتە ئاسان زارە خەڵک هەموو دەزانێت خۆ شتەکە ڕوون باشکرا کۆ ئەستا ڕۆژ لە دەرێ ڕۆژە ئەو سیارەنەش ئەو هەدەستنە سەفرێ عایلەیە پێدەینە سەفرێ. بەڕاستی داوا لە سەرۆکی حکوومەتی دەکەین ئەو دیاردەیە بنبڕکە بە یەک جاری ببتە حکوومەتی هاوڵاتی بەڕاستی. ئێوە دنیاتان دیتوە تەمەنێکتان هەیە لە ژیان دیاردەیەکێ هەندێک لە فەرمانبەران ینی ئۆتۆمبیلی حکوومەت قەمەرەی حکوومەت بەکاردەهێنن لە دوای دەوام هاتچۆی پێ دەکەن. پێ دوایە ئەمە شتێکی ڕاستبی؟ ناوەڵە زۆر خەرەتەوە دەزانین لە زۆر خەرەتە ئەو سارەی حکومەت و ماری بەیتولمالە نابێ ئەو کابرای ئیسفادە بکە لۆ خۆی دەبی هەر وەختی دەوامی تەواو بوو سارەکە لە جەخورا بگیت دەبی ڕابگرێت. باشە بۆ ڕناگرن مام حاجی بەڕێی تۆ وڵای برێ من ڕناگری حەقی وێ ڕابگری و حەقی وێ ڕابگری ئەگەر نا ینی سەر پێت چییە بەڕێی تۆ ینی گوناحیشە ینی گوناحی دەکات تێ مڵکی گشتیە چ پێویست دەکە حکوومەت دایتێ ئیشی خەڵک جێبەجێ بکە ئەو بچی خێزان و منداڵ وڵا نابی ئەوە نابی شتێکی ناشیرنە ناوەڵە نابی. باشە تۆ چی دەڵێیتە حکوومەت؟ دەڵێ حکوومەت بڕیارێکی باش دەربکە ئیتر ئەو دیاردەیە مەهێلە وەلای حەقی وەیە بڕیارێ دەربکە لێ نەگەڕێیش بکەن نێن ئەرێوەڵ ینی یەکسەر ئۆتۆمبیلەکە دەستی بەسەردا ئەدیکو باشە خۆششکیان کردیا کە دەوامیان لە سبرێک کە تا سەیدانی هەوارێ دەوام بکەن ئیش خەچی زۆر چاگرێ دەڕواتن باش بوو ئەو بدیوانش کە نامینێتن هەریگزایی چادەبێتن ینی ئێستا ئەو بڕیارەی سەعات سێش بەدڵتە ینی زۆر چای بێ بەڵام هەندێک مۆزەر دەڵێ کاکە و دەوامە زۆر درێ ڕاستەکە هەفتەی ڕۆژە دەچوو ناوی ڕۆژەکەش بچێ و کو دەبێتەوە نابێ ینی ئەو بڕیارانەی بڕیاری بەم دوایە باشە هەم چاکە کاگمەسرود ئیشاڵڵە چاکی دەکاتن کوردستانەکەمان لەو باش دەکاتن ئیشاڵڵ دەکاتن ینی ئومێدت هەیە 100 میلیۆن مێدم هەیە. باشە زۆر جار دەگوترێ ینی حکوومەت بڕیاری لەم شێوەی داوە بەڵام جێبەجێ ناکرێت پێ وایە ئەم جارە حکوومەت جێبەجێ بکە ئیشاڵڵە نابیتم بەخۆ کاتی داوامی خەلاص بوو سعادیەکە دووە دەبی لە دایرەکەی ڕابگری نابی بژبەت و پێش دەرکەشی باشەوە هەموو کەسێک دەڵێ نابی بەڵام ئەمە نییە بەرێوەڵا هەیە زۆریش بەعای دەبینی لە زادەی تەمەشا دەکەی تووشت دەبیتن بەر ناوی دایرەکەی ناتوانانی قسەشی پێ بێت چەند جار شکاندی تۆ سرت چەند جار غەدری لە فەقیری دەکە بە سارەی حکوومیەت چە ڕەکانەکەی حکوومیە دەبینی هیچ دەسەڵاتەکەت لە هەیە تەجاوزاتی شەیە لەسەر مافی خەرشی دەبین دەشێن تۆ سەری بەخۆم چەند جار بەسرمدا چێت تەمەشام کردێ ساری دایرێ هیچ لەگەر پێ ناگرێ سکالەش ناتوانین لە شێ دەکەیت دەچ ئەو دایرێ بزانی کابرا تاقیب دەکا خراپیشت بەسەدا دەشێت و
باشە بەڵام بە هیچ ئێستا حکوومەت ناوەشی. بڕیاری دا حکوومەتەوە دەستخۆشی لە حکوومەتی دەکەن کە ئەو بڕیاری جێبەجێ بکە بەس سعات دوو پاشی سعات دوو هیچ سارێکی حکومی لەناو شار لە دەرێ شار سعات سێبی چاربی حساب شەوان نەبی چکە شان ئێستان بەخۆ مەزارە دەچ پێشمەرگە سارێکم پێ بیتن بەڕاستت پێ برێم تەمەشا دەکەم یەکێکی فەقیر بیتن دەبین منافەسە لێگە دەکەم دەشێمەوە سەری کابرا دەبینیم سڕوا دەسەڵاتی منی نابی هیچی پێ لەگە من ناکرێ. ئێستا حکوومەت بڕیاری داوە لە دوای داوام بۆ هیچ فەرمانبەر و بەرپرسێکی حکومی نییە ئۆتۆمبیلەکەی بەکاربێنێت تێگەیشتت چییە؟ چێناوە خەلەتیە سیارە حکومەتی لازم وقتی داوام خلاص بێت سیارە قفل بکەیت و سیارە خۆسییا بچنووەیە ماڵی فەقیر هەژاریە پێ سەر خۆ بگەڕێت و سیگا بگەڕێت چێناوە بێت سیارە حکومەتی پشتی داوام خلاص بێت دارێ بینێت سیارە خۆسییا بچێت باشە پێشتر ئەو دیاردەیە هەبوو ینی بێزاری نەدەکەت وەختێکی هەوی بەس بانی هۆلی هاتی باشە ئێستا ینی زۆر فۆسەڵ خۆزن لەگەڵی حالیان بڕیارەکەی حکوومەت پێ باشە یعنی کو بریاریان کە دەڵێ نابێ بەکاربێن خۆش بریارە سەد خۆش بریار لەگەڵ ینی ئارێوەڵە لەگەڵە بریارانە دڵت پێی خۆش کوڕە چاوات دلێ من سەد پێ خۆشە پێی خۆش چا پێ خۆش باشە تۆ چ حالێتێکت بە چاوی خۆت بینی ئەمن حاڵەتی زۆر دەبینم کە ئێستا نا ئێستا بڕەکمتر بووە بەس پێشترێ سارەی حکومی دانێ هێواران زۆر 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 بەکارهات بەس ئێستا لەگەر بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بڕیارەکە باشترە بەسداوا لە حکوومەتی هەرێم دەکەین زیاتر زەختیان بێختە سەر لە بۆی با بەکارنێتن دانێ هێواران زۆر سیارە بنزینی سرف دەکاتن ئەوەی سرف دەکاتنەوە هەموو دارایی دەگەڕێتەوە لە حکوومەتی داوا لە ڕێز وزەرای حکوومەتی دەکەم ئەو دیاردەیە نەهێلی تۆکو هاوڵاتیەک تێگەیشتنت چێ لەسەر ئەم دیاردەیە ڕاستی ئەگەر بکرێتن ئێستا ئەو لۆگۆی لێدەن کە لە دوای دەوام دیار بن ئەو سیارانەی برێمیری ئەگەر بکرێتن هیچ وەرەقەیەک لە دوای ئەوە نەکرێتن جێبەجێ بکرێ بە تەواوی هەر لۆگۆیەک پێوەبی ئیدی ئیجراعاتی قانونی بە تەواوی لەگەری زۆر باشە چاوپۆشی نەکرێتن لەو فەرمانبەرێ بە ناوی ئیش و مەبەست لەوەیە مەبەستم لەوەیە دەزانی چۆن هیچ وەرەقە و یاسایەک نەبیتن لە دوای ئەو بڕیارە یعنی شمولی ئەوەی بکاتن بتوانیتن سیارەی میری بەکاربیێنی یعنی هیچ بیانوێک نەبی یانی ترس لەوەی هەیە لە داهاتوودا ینی بەرپرسێک بۆ فەرمانبەرەکەی خۆی بڵێ کاکە ئەمە داوامێکی ئێوارانیە بەو شێوەیە بەڕیرێک ببین بەتاکید لەوانەیە بیان و یعنی ڕێسایە یاسایەکی دانێن برن بەو شێوەیە کاکە ئەوە ئیشی هەیە ئێواران دیسانەکە وەکو جاران بەڵبڕاو دەبێتەوە کاری پێ دەکەن چەند جارە چەند سارە هەر بەو شێوەیە بەداخەوە زۆر باشە سەبارەت بەوەی خەڵکێک دەڵێ من بەرپرسم من ڕاوێژکارم من بەڕێوەبەری گشتیم من مدیرم دەکرێت سیارەی حکومی دوای دەوامیش بەکاربێنم پێ دوایە ڕاستە نەخێر پاشی دەوام لازمە ئەو سیارەیە لە دایرەکەی خۆی بمێنێتەوە و حتا دەوام هەیە ئیشی خۆی پێ بکە لەبەر ئەوەی ئەو سیارە هەر ئیش شخصی نییە کە درایتە ئەو شخصی لۆ هەندێک نەیدرایتە ئەو شخصی لۆ شخصی بەکاربیێت لۆ عامەی دەبی بەکاربیێت بەس کە دەوام خلاص بوو لازمە لە دایرەی ئەو سیارە بمینێتەوە بەڵام ئەو دەڵێ من مدیرم کاکە بەرپرسم یانی چۆن دەبی سەلاحیەتی ئەوم نەبی ئۆتۆمبیلێکی حکومی بەکارنێنم بۆ بم پێی کۆ باش ئەگەر هەرچی ڕاستبی ئەو هابی مدیربی و سیارەی حکومی بەکاربێنێتن معنی ئەو سیارە هەمووی دەبتە شخصی خۆ نابیتەوە دەوای دەبی ئیجرات ئیجراعات لەگەری بکرێت نابی ئەوها بەکاربێنێت فەرمانبەرێکی حکومیە سیارەکەی حکوومەت بەکاردێنی بۆ شتی شخصی ئەمە چه زەرەر دەکات بەڕێزم مەسەلە پێ ناخۆشنە مەسەلە زەرەر نییە و مافی گشتیە ئەو نەفەرە نییە کە بەکاری دەینی ئەو فەرمانبەرە نییە ئی گشتیە بۆ مەسلحەتی عام بەکار نەک بۆ ئەو کەسێکەوە کە پێ دوای ئەوەی کە لە ڕابردوودا ئۆتۆمبیلی بەکارهێنا و سەرپێچی کردووە نەک سەرپێچی کردووە سەرپێچی زۆر گەورەشی کردووە سەرپێچیە و دەبی نارم سزایەوە بەڵام وە بکەن بنبڕ بکرێ وازی دەبین بەسە ئەسنای دەوام قەینا کە بەکاردێن بەس پاشان جلو بەکارە بەس لەوە شتێکی ناشارستانی شێن وابزان بەس لە وڵاتی مەشتا هەیە ئەوەی کە تێ بگەین کەخینەوە بەس لە وڵات مەشتوێنەیە باش کەشێ خۆزگارەوە هەتا نوێشێ منداڵەکانیشان داژن نەک بەخۆی خۆزکان بەخۆی نا بەس منداڵەکان چینەمە بەعقمی دەمێژە لە هەولێرنەوە لەسەر جارێ شێخ دەبین دەزانێ ئەو سیارە ئەو ڕقەمە هیچ کەسێکیە
نەک هەر بەخۆی منداڵەکەشی داژوە بینیوتە بۆ بینی وما وڵای تەمان ئەوەی بە شەرع بە ئیسلام بە وەکو بڵێ بە هەموو ڕەوشتەوی عین جوان نییە ساڵ حکومەتی بەکاربیانی یانی شتێکی غەڵەتە سەرپێ چییە؟ ئەوەی بەکاردەین دەزانی خەڵەتە بەڵام جێ نادات جێ نادات بەڵام ئێستا حکومەت بڕیاری دەرکردووە بەڵێ دەڵێ لەمە دوان نابێت ئۆتۆمبیلی میری حکومی لە شەقامەکان ببینرێ بۆ کاری شخصی بەکاربێنرێ ئەم بڕیاری حکومەت دڵخۆشت دەکات؟ ئەکەی نەک من هەموو کەسێکی دڵخۆش دەکەم دڵخۆش دەکەم باشە تۆ ئێستا ئەوە دەبینم ئەو ئۆتۆمبیلە دادەپۆشی لە گەرمایی پێت وایە ئەوانەی کە ئۆتۆمبیلی حکومیان بەکارهێناوە لە ڕابردوودا چۆن ئەو ئۆتۆمبیلە موچی خۆیەتی وا مامەڵی لەگەڵ کردوێریان گیان نەداوە لە تاسەی لەدان ئەنجێ پێ نادان مەسروفەکی زۆرش لەسەر حکومەت دەکەوێت ئەوە دەگەڕێت تۆ سەر شخص خۆی ئاهایە وەکو ملک خۆی دەزانی هەیەش ناوەڵە بەکەیف خۆ دەیاشن چ دەڵێ تا حکومەت دەڵێ بڕیارەکە جێبەجێکە وەڵی حکومەتی جێبەجێک جێبەجێیکە ئارێوە دڵخۆشی دەبێت دڵخۆش دەبن زۆری دەناسم لە دایرێ بەنزین تێ دەکات ئەساری خۆتی دێتەوە لە ساری خۆی ژووری دەکەم یعنی یەکەم جار بەنزینەکە لەسەر حیسابی حکومەت دەینتەوە بەنزینەکەی دەردێنی لێ لە سەفرە و سیعاش پێ دەکات لە حیسابی من و تو بە چاوی خۆت بینی بە چای خۆم ئازاریشی دای خۆش سەلات نییە دەسەڵاتە نییە بەڵام ئێستا حکومەت بڕیارێکی دەرکردووە دەڵێ بۆ لە مەودوات دەبێ ئیتر ئەم کێشەیە چارەسەر ببێت دەبێ لە دوای دەوام ئۆتۆمبیلەکانیان ڕابگرن حکومەت ئەوە زای بە مەسوولەکان دەست پێ بکە زۆر فەقیرەکە دەست پێ بکە بەڵام خەڵکێکێ لەنە ئەتو ساقی مدیر عامەشی ساقی وەزیرەشی هەرەوە دەکرێت یعنی پێ دوای حکومەت مەسوولەکان ناتوانانی چارەسەر بکە دەتوانی نایکە نایکە بجان بۆچی ما پێ خۆشە ئەگەر هەر سیارە حکومی هەر پشتی داوامی هەر عایلە خوکرێتێدا و عایلە خۆ بەرە سەفرا و نۆبۆژاری هاتو چوو ئیشی خۆ سیارە حکومی کرد پانزینە حکومی سۆت هەر ئیشی خۆ بە سیارەیە حکومی کرد ئەدی فەقیر چ بکە تەکسی چ بکەن و عالەمە چ بکەن عالم ناتوانێتن لەبەر سیارە حکومی بێن و بچن ئەمە حەزەکەن ینی یەکەمین جار ئەمە بە مەسوولە دەرین با ئەو سیارە لە مەسوولان وەرگرن دوای لە فەقیری وەرگرن فەقیر پێ ناگیرێت بێتەوە بچتن بەسەر مەسوولەکە پێ باشە پێ دوای ئەوە تاوانە عسکەری عایلەی تێدا بە عایلە سوتە سەفرەی عسکەری عایلەی تێدا بە سەد جار بە چای خۆڵاندی تۆ چی دەڵێ لەم بارەوە بە حکمی ئەوەی من ساڵانێکی زۆرە لە دەرەوە دەژیم نزیکە 25 ساڵە بەزیانێ من تاڕادەیەک دیاری دەوام نەدیوە لە بڕە یعنی ئەو حالەتە نییە یعنی بەو شێوەیە هەستم پێ نەکردووە کە مەسەرەن سیارەی حکومی تاچی شخصی بەکاری بێنێ یعنی فەرمانبەرێک لە فلانە وەزارەت مافی ئەوەی نییە ئەگەر مدیر بێ بەرپرس بێ سیارە حکومیەکە بهێنێتە دەرەوە خێزانەکەی خۆی بگوازێتەوە بیباتە سوپەرمارکێت گومان شتی وانەیە نییە چکەوە ملکی خەڵکە یعنی ئەوە لەسەر تاچی فەرد ئەڕوات باشە پێ دوای ئەو دیاردەی ئێمە بۆچی وایە ینی کەم تەرخەمیەکە لەو کەسانەیە کە بەرپرسن فەرمانبەرن ملکی گشتی بۆ خۆیان بەکاردێنن یاخود لەوەی کە قانونێک نەبوو یان لاواز بۆ یاساکان لە کوردستان بە بۆ بەڕای من هەموو شتێک لە قانونەوە دەست پێ دەکات یعنی ئەگەر ئەمە مقارنە بکەم بە حکمی ئەوەیە مساڵانێکی زۆرە لە دەرەوە دەژیم هەمووی قانون دەوردەبێنێت لەو شتا دەبی قانون سەروەر قانون دەبێت سەروەر بێ یعنی قانون ئەکەیت هەموو شتێک لە بۆ هەمووان وەکو هەموو دەبی وەکێک بێ و قانونیش بەشە تاچی فەرد ڕێک دەیخی ژیانی ئینسان فەرمانبەرنی باشە تۆ پێم بڵێ هەندێک لە فەرمانبەرەکان ئۆتۆمبیلی حکومی بەکاردێن بۆ کاری شخصی دوای دەوام ئەو دیاردێکی جوانە ناوەڵە لۆ بەکاردێنن باوە کاتێک داوام کلاس بوو ڕایگرنەوە باشە پێ دوای کەم تەرخەمێکە لە چییە لە خودی فەرمانبەرەکەیە کە وجدانانە مامەڵە لەگەڵ ملکی گشتی ناکە یان کەم و کوڕی یاساکانمانە چێ مەوسڵ وڵە کەم گندامی تەوان لە حکوومەتە حکوومەت ئەوەیشی حکوومەتە خۆیشتیمە نییە بەخۆی دەزانانی حکوومەتدا کاتی دەوام با ڕایگرنەوە لۆچی پیاسی پێ دەکەن باشە ئێستا حکوومەت بڕیاری داوە لەمە دووە دەبێ ئۆتۆمبیلانە دوای دەوام ڕابگیرێت دڵخۆش دەکەم شتێکی باشارێوەڵە دەستخۆشی دەستخۆشی دەکەمە من پێت باشەوە بڕیان باشارێوەڵە هەندێک کەس فەرمانبەرە دوای دەوام ئۆتۆمبیل بۆ شتی شخصی بەکاردێنێت ئەمن ئێستا بە خۆشم سایقم بەخۆشم سایقم سیارشم هەیە ئیدایرەیە بەس پێم باش نییە پاش دەوامی بە ئیشی شخصی
لێ خۆی بەکاربینی ڕادەگری لە دوا دەبن ئەمن یەک شخص خۆم ڕادەگرم بەکاری ناینم بەڵام پێشتر دەپرسینەوە لێ دەکرانەوەی ڕانەگری نه دەزانی و بەخۆی دەمینێ لەسەر شخصی خۆی کابرا شخصی خۆی ئەگەر لە ئیشەکە بە زەمیری خۆی بکاتن کو دەبی ئەو مولکە مولکی عام بەکاری بینی لۆ شخصی خۆی کو ئەمن پێم ناخۆشە لۆ عالەمی کە لە خۆیان بەکاربینین دەبی لە خۆشم محاسب ئەم منەوە 25 ساڵە بەکار جار لە حالە شخصی بە تازیکە جار بەس بۆ عام بەردەوام نییە. ئەمە بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئیمزای وەزیری ناوخۆی لەسەرا کە بۆ لە مەودووە بە تایبەت لە یەکی دەوا هەر ئۆتۆمبیلێکی میری لە دوای دەوام قەدەغە دەکرێت. ئەمە بڕیارەکەی دەرچووە چاوەڕێ دەکەین لە یەکیدا جێبەجێ بکرێتن. سەبارەت بە هەر بەکارهێنانی ئۆتۆمبیلی میری لەلایەن فەرمانبەرانەوە ئەمە پسوولەیەکی تایبەتە بۆ لە مەودووە هەر فەرمانبەرێک لە نێودام و دەستگاکانی حکوومەت ئۆتۆمبیلی میری بەکاربێنێت دەبێ پسوولەیەکی لەم شێوەیە پڕ بکاتەوە. وەزارەت پارێزگا قەزا ناحیا ڕۆژ بەرواری ناوی شۆفێر ناوی ژمارەی ئۆتۆمبیل دەبێت 3 کەس ئیمزا لەسەر ئەم دەرچوونە بکات. یەکیان بەرپرسی گۆڕەپان کە لەوێ ئۆتۆمبیلەکە وەستاوە ئەوەی دیکەیان بەرپرسی ئالیەت یان خزمەتگوزاری دواترش بەڕێوەبەری فەرمانگە دەبێ ئیمزای لەسەر بکات. سەبارەت بە شێوازی ئەم بڕیارە چۆن لە ڕووی پراکتیکیەوە جێبەجێ دەکرێت ئێمە لەگەڵ بەڕێوەبەری گشتی وەزارەتی ناوخۆ قسە دەکەین زانیاری زیاتری لێوەربگرین. بڕیارێک دەرچووە و لە پێشوشدا بڕیار زۆر جار دەرچووە سەبارەت بە قەدەغەکردنی لێخۆڕینی ئۆتۆمبیل بەکارهێنانی ئۆتۆمبیل لەلایەن فەرمانبەران و بەرپرسانی حکوومەتەوە. بڕیارەکان لە ڕابردوشدا هەبووە بەڵام چۆن دڵنیایی دەدەن بەمە کە ئیتر بۆ لە مەودووە بڕیارەکان جێبەجێ دەکەن. ئێستا نزیکەی 15,000 ئۆتۆمبیلی حکومی کارتی زیرەکی بۆ ڕێکراوە کارتی ئەلکترۆنی سوتەمەنی کە هەر ئۆتۆمبیلێک بە پێی پێویست لژنەی باڵای سوتەمەنی کە لە دیوانی وەزارەتی ناوخۆیە مەقڕەکەیەتی و نوێنەرانی فەرماگەی هەماواگی بە دواداچوونی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و هاتوچۆی گشتی وەزارەتی ناوخۆ کاری تێدا دەکەن هەفتەیە 2 ڕۆژ دادەنیشتن بڕی ئەو سوتەمەنیە دەستنیشان دەکات بۆ ئەو ئۆتۆمبیلی کە ئۆتۆمبیلی حکومی. ئێمە لەو 15,000 ئۆتۆمبیلە کە داوای سوتەمەنیان بۆ نزیکەی 700,000 لیتر مانگانە گەڕێنراوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر بە 500 دیناری حسابی کەیت ئەوە نزیکەی 350 ملیۆن مانگان. ئەمە یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگ بوو جێبەجێ بکرێت. ئێستا وەزارەتی ناوخۆ دوایین بڕیاری کە ئیمڕۆ داوێتی تا 1/10/2019 پێویستە سەرجەم ئۆتۆمبیل لە خزمەتگوزارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ڕێنمایەکە دەستنیشان کراوە ئەم لۆگانی لێ بدرێت. دوای 1/10 هاتوچۆ و لایەنە پەیوەندیدا کە دەست دەکەن بە محاسبەی ئەو ئۆتۆمبیلەی کە دوای دەوامی فەرمی ئەم لۆگانەی پێ و بەکاردێن. کەواتە لە یەکیدا دام و دەستگاکانی حکوومەت چاوکراوە دەبن پۆلیسی هاتوچۆ خاڵەکانی پشتگیرات وەرگرن لە ڕێنمایەکە باز دەوەکە ئەو ئۆتۆمبیلێک کە دوای دەوامی فەرمی لەبیندرێت و ئجراعاتی لەگوێت دەستی بەسەرایگیرێت و ڕەوانی بەڕێوەبەراتی هاتوچۆ دەکەوت و ئاگاداری فەرمانگەکەی دەکرێت کە ئۆتۆمبیلی بەکار هاتووە. چۆن جیاواز دەکرێت؟ بەڵێ ئێمە دوای ئەوەی کە ئەو لۆگۆی لێدرێت هەر ئۆتۆمبیلێک کە فۆرمێک دابەشەکەین ئەو فەرمانگەی کە پێویستی بەکارهێنانی ئۆتۆمبیل هە دوای دەوامی فەرمی ئەو فۆرمە پڕکاتەوە پێویستە ناوی شۆفێرەکەش دەستنیشان بکات و وێنەیەکی شۆفێرەکەشمان بۆ دەنێرێت. ئێمە لێرە وەکو باجێکی بۆ دروست دەکەین کە تەفاسیلی ناوی شۆفێرەکەی لەسەرە و فۆتۆیەکی لەسەر چەسپێنرێت و زایدەن هۆکاری بەکارهێنانەکە و سنووری بەکارهێنانەکە. بۆ نمونە تۆ لە دایری فەرمانگەی ئاوی دووهۆکە بۆ نمونە
دوای دەوام پێویستی بەکارێ بەڵام تۆ ئەبینی لە شوێنێکی سیاحی دەیبینیت کە لە دەرەوەی سنووری بڵێن چالێکەکانێتی ئەو کاتە سنوورەکەشی بۆ تەرسیشان دەکەین بۆی بتوانین بە باشی کۆنتترۆلی بکەین. باشە کەواتە لە سێ قۆناغ دەست پێکرد بەنزینە سوتەمەنی لۆگۆیە تۆماری ڕاگررتنی گۆنەپانە بەڵێ بەم شێوەیە ئێمە کۆنتترۆلێکی تەواو وەکو وەزارەتی ناوخۆ کە ئەو ئۆتۆمبیل حکومانە لە تۆمارەکانی وەزارەتی ناوخۆ تۆمارکراوە بەرپرسیارە لە جێبەجێکردنی یاساکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەرپرسیارین لە کۆنتترۆلکردنی بابەتی بەکارهێنانی ئۆتۆمبیلی حکومی لە دوای داوامی فەرمی لە خاڵە پشکنینەکان یان پۆلیسێکی هاتوچۆ ئۆتۆمبیلێکی حکومی دەبێنێ لە دوای سەعات دەتوانین زراتی بەڵێ لە دوای یەکیدا بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ دەستکراوە دەبن لە وەرگرتنی ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو ئۆتۆمبیلانی کە هەڵگری لۆگۆن و دوای داوامی فەرمی بەکاردێن تعمیمێکیشمان کردو یان گەشتاندنێک بۆ دام و دەستگا ئەمنیەکانی تر هەبوونی لۆگۆی ئۆتۆمبیلی خزمەتگوزاری لەسەر ئەو ئۆتۆمبیلانە مانای ئەوە نییە وەکو بڵێن ڕێگە پێدانێکی بۆ تێپەڕبوون لە بازگەکان پێویستە ئەوان بە نۆرمال ئیجراعاتی خۆیان وەکو هاوڵەتێکی ئاسایی وەکو ئۆتۆمبیلێکی هاسایی چکە چەند حاڵەتی پشکنینی تەواوی بۆ بکەن ئەو لۆگۆی بەمەنای ئەم ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی خزمەتگوزاریە مانە ئەم باجەمانای ئەوە نییە ئەمە ڕێگە پێدانە و بە کەیفی خۆی لە بازگەکان تێپەڕبێت بەبێ پشکنین گشتاندنمان کردو و ڕاوانەمان کردووە بۆ دەستگا ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ لۆگۆکان بکەن کە لۆگۆیەکی خزمەتگوزارێ نەک لۆگۆیەکی ڕێگە پێدانی ئەمنیە بۆی تووشی حاڵەتی نەخوازراو نەبی. باشە سەبارەت بە جێبەجێکردنی بڕیارەکە زۆر کەس وا تێدەگات بڕیارەکە تەنیا بۆ فەرمانبەرە ئایا بۆ بەڕێوەبەرێک بەرپرسێک ڕاوێژکارێک لە دام و دەستگاکان دەگرێت بەڵێ لەم قۆناغەدا پلە تایبەتەکان بەدەرکراون لەم لۆگۆیە لە بەرچەند هۆکارێک بۆ نمونە ئەمە سەرۆکی یەکەی کارگەڕیمانەیە کە مدیر ناحیە و قایم قامە و محافظە و ئەمانە بە بەردەوامی لە کاردا دەبن بۆیە ئێمە جارێ بەدەرکرام بەڕێز وەزیرەکان بەدەرکراون لەم ڕێنمانە بڵین پشکنەرانی دەستکەی پشکنینی کاریگەری و دەستەی پشکنینی هێزەکانی ناخۆ کە هەندێک جار پێویستە کات بە شێوازێکی شارەوە کتوب پڕسەردانی فەرمانگەکانی وەزارەتی ناوخۆ بکەن بۆی بزان چکەم و کوڕێ لەو فەرمانگانێ. باشە کەسێک ئۆتۆمبیلی حکومی میری دوای دەوامەکە بەکاردەهێنێت چی ئیجراعاتێکی لەگەڵدا دەکرێت دەست بەسەر ئۆتۆمبیلەکەدا دەگیرێت دواتر چی؟ بەپێی ڕێنمایی ژمارە 2010 ئۆتۆمبیلی کە دوای داوامی فەرمی بەبێ هەبوونی مۆڵەت بەکاری بهێنێت دەست بەسەر ئۆتۆمبیلەکانی گیرێت لە هەر شوێنێک ببیندرێت ئیجراعاتی حەجز دەکرێت ئۆتۆمبیلەکە ڕەوانەی گۆڕپانی هاتوچۆ دەکرێت و ئاگاداری فەرمانگەکەی دەکرێتەوە بۆ وەرگرتنی ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو فەرمانبەرەی کە بەکارێنە بەپێی یاسای بەرزفتی فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 1991. باشە سەبارەت بە سەرپێچی ئۆتۆمبیلەکان سەرپێچی هاتوچۆ دەکەن و زۆر جار تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن ئۆتۆمبیلی میری بەڵێ ئەمە گشتاندنێکمان کرد لە مانجی 11 کە پێویستە تا یەکی 2019 سەرجەم ئەو ئۆتۆمبیلانی کە غەڕاماتیان لەسەر ڕاماتی میری پێویستە غەڕامەکان بدەن وە گشتادمان کرد و تقریبا لە ئەو شۆفێرەی کە لە ئەستۆدا مخالفەی یاسای کردوە پێویستە ئەو بیدات ئێمە و کێشەمان چارە ئەمە مانگانە ئێستا لیستی سەرپێچی بڵین ئۆتۆمبیلەکان ڕەوانەی فەرمانگەی تایبەتمەندەکەی دەکەین پێویستە لە ماوەی 15 ڕۆژە ئەو غەڕامانە هەمووی بدات ئێستا جیاوازی ناکرێنێت دراوە و دەست پێکراوە و غەڕامەکان دراوە و ئێمە ئەو ئۆتۆمبیلی کە سەرپێچی دەکات و غەڕامەتەکانیدا ئێمە گشت خزمەتگوزاری چاکردنەوەکەی ڕاگرین ئەگەداری خەزینەکانمان کردو و کارتی سوتەمەنێکەشی ڕاگرین. بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن هەر بڕیارێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەربچێت و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت بە گەرمی پێشوازی لێ دەکەن و جێگای دەستخۆشیە. فەرمانبەران و شۆفێران و بەرپرسانی دام و دەستگاکانی حکوومەت دەڵێن ئەم بڕیارە تازە نییە گرنگ ئەوەیە چۆن جێبەجێ دەکرێت پێویستە جیاکاری لە نێوان دەستگایەک وەزارەتێک بۆ وەزارەتێکی دیکە نەبێت. وەزارەتی ناوخۆش دەڵێت ئەم بڕیارە بڕیاری کۆتاییە
ئیتر بۆ لە مەودوا بڕیارەکە لەسەر هەمووان جێبەجێ دەکرێ و لە کاژمێر 3 بەدواوە هەر شۆفێر و فەرمانبەرێک سەرپێچی بکات ئەو کات ڕوبەڕووی سزا دەبنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە خواتان دەست پێێت.